یەک لە پیاوچاکان لە زانا گەورەکان و زاهیدەکان ئیمامی بیشری حافی، ئیمامێکی زۆر گەورە بە ڕەحمەتی خوا لێ بێ، زانایەکی زۆر لە خوا ترس بوو. دەفەرمێ شەوێکیان پێغەمبەری خوا هاتە صلی الله عليه وسلم، فەرمی ئەی بیشری حافی، ئەزانی خوای پەروەردگار بۆچی لە نێوان برادەرەکاندا تۆی بەرز کردەوە؟ لەناو زانایاندا ئیمامی بیشری حافی زانایەکی زۆر گەورە بوو، زۆر بەڕێز و خۆشەویست بوو. وتم نەوەڵی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نازانم بەهۆی چی خوای گەورەی بەرز کردوتەوە. فەرمووی لەبەر ئەوەی شوێنی سونەتەکانی من دەکەویت. لەبەر ئەوە خوای گەورە تۆی بەرز کردەوە، لەبەر ئەوە سەحابەکانی منت خۆش دەوێ، لەبەر ئەو خاڵەیە هو الذي بلغك هذا منازل الأبرار، بەهۆی ئەوە کە شوێنی سونەتی من کەوتویتە، شوێن کەوتوی سونەتی، شوێن کەوتوی بیدعەنیت. لەبەر ئەو خوای گەورە تۆی گەیاندۆتە ڕیزی پیاوچاکان و خواناسان، کەواتە ئەگەر پێت خۆشە خوا بەرزت کات